سەڵڤان ئەم کاتت باش ئەم تیمە پزیشکە لە 26 پزیشکی پسپۆڕە جیاوازەکانی وڵاتی ئوردن پێکهاتواتنەتە هەولێر ئامان جانەوەیە کە بەدوەراچوون و سەرپەرشتیکردن و بڵێن هەڵسەنگاندن بۆ تاقیکردنەوەی کۆتایی پزیشکە بڵێن پسپۆڕیەکانە ئەمان هەڵسەنگان دەکەن بزانن ئەنجامیان ئەو کەسانی کەوا لە تاقیکردنەوەی کۆتایی پزیشکە پسپۆڕیەکان تاقیکردنەوە دەکەن و بڵێن نمرەیان بۆ دادنێت ئاستیان چۆنە دواتر هەڵسەنگاندن بۆ کۆی بڵێن نەخۆشیە جیاوازەکان دەکرێت لەگەڵ دکتۆر مەجید شێخانی لەو بارەیە گفتوگۆ دەکەین کاک دکتۆر ئەم کاتت باش بابزین ئەمانجی یەمشاندا پزیشکی ئوردنیەت چییە و دواتر ئەم هەڵسەنگان دەکەن چی دەبێت بۆ بەتایبەت بۆ پزیشکانی کوردستان و ئوردن دوا بە دوای ئەو لێک تێگەشتنەی کەوا لەگەڵ ئەنجومەنی باڵای ئوردنی کەوا لەگەر بۆرجی کوردستانی ئەنجامیدا کە لە پرۆسەکەوا بوو کەوا ئیتفاقکرا تیمێکی باڵای ئەنجومەنی ئوردنی کە پێک هاتوون لە 26 پزیشکی بوارە جیاجیەکان هاتن بۆ ئەوەی لە نزیکەوە سەرپەرشتی چۆنیەتی ئەنجامدانی تاقیکردنەوەکانی کۆتایی کاندیدانی بۆردی کوردستانی بکرێت کەمەش لە پرۆسەیەکی زۆر سەرکەوتوودا ئەلحەمدولیلا توانین بە شێوەیەکی ڕێکوپێک و زانستیانە چاودێریەکی دروستی ئەو پرۆسەیە بکەن کەمەش دەبێتە هۆی پێدانی متمانە بەخشین بە ئەنجومەنی باڵای کوردستان و هەمان کاتدا نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان لە بای تەندروستی چه سوودێکی بێت بۆ هەرێمی کوردستان بۆ کەرتی تەندروستی بەڵێ ئەو لێتێگەیشتنە بەتاکید دەبێتە هۆی ئاڵوگۆڕکردنی زانست و زانیاری لە نێوان دوو وڵاتدا تاوەکو ئێمە بتوانین وەکو دەرفەتێک بزانین ئەو زانستانەی کەوا لێ وەری دەگرین بتوانین جێبەجێ بکەین لەسەر پزیشکانی خۆمان تاوەکو بە شێوەیەکی ئاستی زانستیانە ئەنجامی بدەن. دوای ئەمە بۆ نمونە ئەو پزیشکان لەرەن چی دیکەش هەیە کە لە لێک تێگەشتنەکەتان هەبێت؟ بەڵێ وا بڕیارە بە هەمان شێوە تیمی پزیشکانی کوردستان بەشداری بکەن لە تاقیکردنەوەکانی قوتابیانی ئوردنی بە هەمان شێوە و هەروە ئەلگۆڕکردنی سوالەکان واتە پرسیارەکان کە ئەو ساڵەکە خۆشبەختانە بەشتێکی زۆری پرسیارەکان لەلایەن پزیشکانی ئوردنیەوە هێنرابوون لە بۆ کاندیدانی خۆمان کە لە شێوەی تیۆری واتە نەزەریەکە کە لە دوو ڕۆژی ڕابردوودا ئەنجامدرا و سەرکەوتوانە مستەوایەکی بەرزی کاندیدانی مەیان پێشاندا کە زۆر دڵخۆش بن بە وەڵامدانەوەی کاندیدانی مە لەو جۆرە سوالێن کە مالیان دەپرسرا. تابی لەو تاقیکردنەوەە بەشدارن پزیشکی پسپۆڕیەکان و نەخۆشی پسپۆڕیەکان. بەڵێ ئەو ژمارەی کە ئێستا کە وەکو هەموو فەرع جیاوازەکان زۆرن لەسەر و 120 قوتابی دەبن بە شێوەیەکی گشتی هەر هەمویان کەوا لە برانچە واتە لە سپێشاڵەتی اختصاصە دقیقەکان هەمویان لەو بوارەدا قوتاب ئەنجام دەدەن ئێستا تاقیکردنەوەکان. چەند ڕۆژ لێرە دەبێنەوە دیارە؟ بەڵێ بۆ ماوەی 4 ڕۆژ لە هەرێمی کوردستانن ئەو ڕۆکە دوای کۆتایی هاتنی پرۆسەی پراکتیکی تاقیکردنەوەکان دەگەڕێنەوە شانشینی خۆیان. زۆر سپاس. سۆڤان ئێستا هەر ژوورێک و نەخۆشیەکان پزیشکێکی پسپۆڕیشەیە بۆی کەوا تاقیکردنەوەی کردداری بکەن لەسەر ئەو قوتابیانە ئەو مامۆستایانیان ئەو کەسانی کەوا لێرەنە تاقیکردنەوەیان لەسەر دەکرێت دواتر نمرەیان بۆ دانرێت و پاشان لە کۆتاییدا ئەمڕۆ ئەنجامەکە ڕادەگەێنرێت. سپاس بۆ هاوکارمان هۆشمەند سادق لە هەولێرەوە لەگەڵمان بوویت.